پێنجەمین فیستیڤاڵی ئەوین بۆ هونەری ئیسلامی لە شاری سلێمانی بە سپۆنسەری تۆڕی میدیایی کۆمەڵ بەڕێوە چوو. ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو خەڵکێکی زۆر ئامادەی فیستیڤاڵەکە بوون. سەرپەرشتیاری گشتی فیستیڤاڵی ئەوین دەڵێت دەیانەوێت هونەری ئیسلامی بە زیندووی بهێڵنەوە و ئاشنای گەنج و لاوانی بکەن. دیارە ئەمە پێنجەمین فیستیڤاڵی ئەوینە بۆ هونەری ئیسلامی کوردی کە لە هەر چوار پارچەی کوردستان بەڕێوە بڵێن هونەرمەندی هەر چوار پارچەی کوردستان هێنرێ بۆ شاری ڕۆشنبیری و لێرە فیستیڤاڵێکی نەوعی جێبەجێ ئەکرێ و ئەمانەوێ هونەری ئیسلامی زیندوو بکەینەوە. هونەری ئیسلامی بۆ واتایی کە خەڵکێک کە قەرارە گوێ بگرێ ئەبێ گوێ لە شتی باش بگرێ و شەرع نەهاتووە دەستەکانت بەسێنێ ئەڵێ هەر گوێ بگری پێ دەڵێ گوێ بگرێ گوێ لە شتی باش بگرە کە قەرار بوو هونەرێک زیندوو بکەیتەوە ئەوە هونەر و ئەدەبیاتی ئیسلامی زیندوو بکەرەوە. ئامانجی ئێمە ئەوە بووە کە هونەر و ئەدەبیاتی ئیسلامی کەلتورێکە بە سەدان ساڵ لەگەڵ ئێمەدا ژیاوە ون نەبێ مانوێ ئەم کەلتورە ئیسلامی کە بە سەدان ساڵ لەگەڵ ناوگەلی کووردا زیندوو بووە و ئەخلاقیاتی فێری خەڵکی کردووە خەڵکی ئاراستی کردووە بە ئەخلاقێکی زیندوو وجودی هەبێ و بە زیندوی بمێنێتەوە. لە هەر چوار پارچەی کوردستانەوە هونەرمەندان بەشداریان لە فیستیڤاڵەکە کردووە. مونەجات و سرودی ئاینی زۆری تێدا نەمایشکرا. ڕێکخراوی قوتابیان فیستیڤاڵەکەی ڕێخستووە. سکرتێری گشتی ڕێکخراوەکە دەڵێت ئەوان دەیانەوێت گەنجان و لاوان بە ئاراستەیەکی دروست دابەرن و لە هەوڵی پەروەردەیەکی جواندان بۆیان. گەنج و لاوانی ئێمە پێویستیان بەوەیە لە ڕووی ئاشنابوونیان بە ئەدەبی ڕەسەنی کوردی بە ئەدەبی ڕاستەقینە و شوناسی ئیسلامی خۆمان ئاشنا بکەینەوە کە خۆتان دەزانن دەیان دەستگا و موسسە لە وڵاتەدا ئیش دەکات لەسەر ڕەوازدان بە بازاڕکردنی ئەدەب و ینی مۆدێلێک کە غەریبە بە کللتوری وڵاتەکەی ئێمە و بەڕاستی نامۆیە بە وڵاتەکەی ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ئەم فیستیڤاڵانەوە بە گەنج و لاوان و قوتابیانی ئەم وڵاتی خۆمان بڵین کە ئەدەبی ڕەسەنی ئیسلامی بریتە لەوەی کە لە فەرهەنگی ئێمەدا هەیە لە فەرهەنگی ئەدەبی کوردی ئێمەدا هەیە و پڕیەتی لە جوانی پڕیەتی لە وزە پڕیەتی لە لایەنی تەرفیهی و هاندان بۆ ئەوەی گەنجەکانمان لاوەکانمان بتوانن خزمەتی گەورە بە ئایندە و بە پەروەردەی وڵاتەکەیان بکەن. ڕێکخراوە ئیسلامیەکان دەڵێن بۆیان گرینگە لاوان کەنەوەی دواڕۆژن لەم زەمەنی پڕ لە خراپەیەدا ببن بە چرایەک بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگەی دواڕۆژیان گوێ و چاو دڵیان بەرەو ئاراستە دروستەکە نیشانە بکەن. ڕامێ عوسمان کەناڵی پێیاو سلێمانی.